دوای 16 دانیشتن و بەردەوامی دۆسێکە بۆ ماوەی ساڵێک و 7 مانگ لە دادگا، دۆسیەی سووتان و گیان لە دەستدانی سێوان قادر و سێ منداڵەکەی لە دادگای سلێمانی یەکلایی کرایەوە و سزای لە سێدارەدان بەسەر تاوانباری دۆسیەکە سەپێنرا کە هاوسەرەکەی سێوان قادرە. پارێزەری دۆسیەکە ڕای دەکەێنێت کە بڕیارەکە تەواو یاسایی بووە و هیچ مادەیەکی یاساییش نییە ڕێگری لە سزای لە سێدارەدان بکات. بنەماڵەی سێوان قادریش داوا دەکەن بە سووترین کات واژۆ لەسەر جێبەجێکردنی سزای لە سێدارەدانەکە بکرێت. دوای تێپەڕبوونی زیاتر لە ساڵێک و 7 مانگ لە لێکۆڵینەوەیەکی ورد و دادگاییکردنێکی زۆر ورد و زۆر یاسایی، دادگای تاوانەکانی سلێمانی بڕیاری کۆتایی خۆیدا ئەویش بریتی بوو لە بڕیارێکی زۆر یاسایی و زۆر گونجاو کە ناوەڕۆکەکەی لە سێدارەدانی تاوانبار بوو. بێگومان ئەم بڕیارە ئێمە وەکو بریکارانی داواکارانی مافی کەسی بە بڕیارێکی زۆر یاسایی و گونجاوی دەزانین، چونکە پاڵپشت بە بەڵگە یاساییەکان و بە بنەما یاساییەکان ئەم بڕیارە دەرچووە. وەکو یاسا وەکو مادە یاسایی سێدارەدان هەرماوە، ئەوەش ئەکەوێتەوە سەر ئەوەی کە دادگای تەمیزی هەرێمی کوردستان پەسەندی ئەوە بکات و بەڕێز سەرۆکی هەرێمیش واژووی لەسەر بکات جێبەجێ ئەکرێت. هیچ مادەیەکی یاسایی نییە ڕێگری لە سێدارەدان بکات. جەرگم سوتاوە بە 4 کۆرپە. ئیمڕۆ ئاوی ڕووناکرا بەسەر دڵەکانی مناکەوە دادگا عەدالەت بوو، حکمی لە سێدارەدانی بۆ دەرکرد بە پێی تاوانەکەی خۆی. مەمنونی دادگاین ئەگەر دادگا ئەو هاڕێک و پێک بێ ئەو قەتڵە و ئەو کوشتنە نامینێ. داوا لە سەرۆکی هەرێم و جێگرەکە یەکەم و داوا لەو بەرپرساناکەم کە حکمی ئیمزای لە سێدارەدانیان بەدەسە تەوقیعیکەن ئەبێ عیدام کرێت. لە حکومەتی داواکارم لە هەرێم لە خۆی و سەرۆکەکانی تەنها ئەم ئیمزایم بۆ دادگایەکە بکرێ و ئیمزا بکرێ کە عیدام کرێت. ئێستا ئەمڕۆ دڵماسوودەیە کە حەق ئەو پۆلە شەیدەی من ئیمزا کراوە، ئینشەڵڵا عیدام کرێت. من باوکی دیارم کە سوکاری تاوانبارەکەش داوای پێداچوونەوە بە بڕیارەکەدا دەکەن و دەڵێن چەندین بەڵگەیان لەبەر دەستایە کە کوڕەکەیان بێتاوانە. من باوکی دیارم کە ئەمڕۆ محکەمەی سلێمانی تانەیلی ئەدەم لەبەرەوەی بڕیارێکی ناحەقیدا بڕیاریدا لەسەر کوڕەکەم کە حکم درێ کە عیدام کرێ. ئەمە بە تەمان تەمیزیکەین لە هەولێر لەبەرەوەی چاوەڕێی ئەوەی کە چاوەڕێکی پێ بچۆ تەمیزیکەین. ڕۆژی حەفەی کانون یەکەمی 2018 سێوان قادر و سێ منداڵەکەی لەناو ماڵەکەی خۆیاندا لە قەزای چەمچەماڵ سووتان. سێ منداڵەکەی دەست بەجێ گیانیان لە دەستدا و خۆیشی پاش چەند ڕۆژێکمانەوە لە نەخۆشخانە گیانی لە دەستدا. لەسەر ئەو دۆسەیە 2 تۆمەتبار دەستگیر کران. تۆمەتباری یەکەم هاوسەرەکەی سێوان بوو کە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا و بەڵام تۆمەتباری دووەم کە ئافرەتێک بوو لەلایەن دادگاوە بە بێتاوان لە قەڵەم درا. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.